ماسک و ترامپ گەڕێکی نوێی ناکۆچی. پرۆژە یاسایی کەمکردنەوەی باج و زیادکردنی خەرجیەکانی حکوومەت جارێکی دیکە ئیلۆن ماسک و دۆناڵد ترامپی ڕوبەڕووی یەکتر کردەوە. دوایەوەی دوێنێ 30 حوزەیران پرۆژە یاساکە خرایە دەنگدانەوە، ئیلۆن ماسک هەڕەشەی کرد ئەگەر بێت و پرۆژە یاساکە قبوڵ بکرێت حیزبێکی نوێ ڕادەگەیەنێت. ئیلۆن ماسک پرۆژە یاساکەی بەبێ عەقڵانە لە قەڵەمدا و ڕایگەیاند ئەگەر ئەو پرۆژە یاسایە قبوڵ بکرێت دەست بەجێ حیزبێکی نوێ ڕادەگەیەنێت. وتیشی ئەمریکیەکان پێویستیان بە جێگرەوەی کۆماری و دیموکراتیەکانە و حیزبەکەشم ناو دەنێم حیزبی ئەمریکا. ماسک ئاماژەی بۆ ئەوەش کردووە ڕاپرسیەکی لە تۆڕی ئێکس کە خاوەنی 220 میلیۆن فۆلۆوەرە ئەنجام داوە و زیاد لە 80 بەشداربووان پاڵپشتی دامەزراندنی حیزبێکی نوێ دەکەن. لەلایەکی دیکەوە ترامپیش وەڵامی ماسکی دایەوە و ڕایگەیاند بەبێ ڕۆکێت و سەتەلایت و ئۆتۆمبیلە کارەباییەکانی ماسک ئەمریکا دەوڵەمەندتر دەبێت. ڕاشی گەیاند ماسک دەبێت کۆمپانیەکەی دابخات و بگەڕێتەوە بۆ باشووری ئەفریقای زێدی خۆی. جێی باسە ئیلۆن ماسک لە ساڵی 2016 پاڵپشتی هیلاری کلینتۆنی نەیاری ترامپی کردو. لە ساڵی 2020 پاڵپشتی جۆ بایدنی کرد. بەڵام لە ساڵی 2022ەوە بوو بەلایەنگری ترامپ و لە هەڵمەتی هەڵبژاردننی دۆناڵد ترامپدا لە ساڵی ڕابردوو 275 میلیۆن دۆلاری خەرج کرد. دواتر لە کابینەکەی ترامپدا بوو بە ڕاوێژکار و بە چەند هۆکارێک بینی لەگەڵ ترامپدا تێکچوو. کۆتایی مانجی مەی ئەمساڵ ڕایگەیاند بەشی خۆی لە بواری سیاسیدا ئەنجامدا و ئیتر کاتیەوەیە لە گۆڕەپانی سیاست بکشێتەوە.